زانیاری دەنگدەران نوێ دەکەنەوە. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن لە عێراق ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان تەنیا لەسەر ڕۆژنایی پرۆژە یاسای هەموارکراوی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بێ ئەوەی هیچ لایەنێک داوایان لێ بکات و بڕە پارەی پێویستی بۆ تەرخان بکەن. جێگری وتەبێژی کۆمسیۆن دەڵێت بە شێوەی فەرمی داوامان لێ نەکراوە لەلایەن سەرۆکایەتی وەزیرانەوە کە ئامادەکاری بکەین بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و کێشەیان لە نەبوونی پارەی پێویستە بۆ ئەنجامدانی. هذا الموضوع متى ما طلب من المفوضية تا ئێستا بە شێوەی فەرمی داوامالی نەکراوە کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەین. ئێمە کاری لەسەر دەکەین، بەڵام ڕەچاوی لایەنی دارایی و تەکنیکیەکان دەکەین. کەی داوامان لێکرا بڕیاری کۆتایی دەدەین. نعمل بالتوقع. لە بەرامبەردا ڕای جیاواز هەیە و مەبەستی دواخستنی هەڵبژاردنی پەرلەمان بۆ ناکۆکی سیاسی دەگەڕێنەوە. شارەزای سیاسیە و پێی وایە کۆمسیۆن مەبەستی سیاسی هەیە نەک تەکنیکی لە دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. السبب خلافات سياسية بالتأكيد يعني هاي الخلافات. ئەنجام نەدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ ناکۆکی سیاسی دەگەڕێتەوە چونکە کێشە سیاسیەکان بارودۆخەکەی گەیاندە ئەم ئاستە و زەرمەندی یەکەمیش لەم کێشەیەدا خەڵکی کوردستانە. بە پێی پرۆژە یاسای هەموارکراوی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان دەبێت لە مانگی کانونی یەکەمی ئەمساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت و کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانیش دەستی کردووە بە ئامادەکاریەکان بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق سەرقاڵی ئامادەکاریە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بێ ئەوەی هیچ ئامادەکاریەک بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکات. هۆکارەکەشی کۆمسیۆن بۆ کەمی کات و کێشە تەکنیکی و دارایی دەگەڕێنێتەوە. ئاکان فەهمی کوردستان 24 باغدا.